دوای 20 ساڵ و نزیکەی $1 تریلیۆن و هەروەها پتر لە 2300 کوژراوی ئەمریکایی و گیاندەدەستدانی بەدەیان هەزار هاوڵاتی ئەفغانی ئەمریکا دەڵێت چیتر بەسە. کاتێک کە چوین بۆ جەنگ ئامانجەکانمان ڕوون بوون ئەو ئامانجانەمان بەدەستهێنا بن لاردن مردووە و قاعیدە لە عێراق و ئەفغانستانە لاوازن جا ئێستا کاتیەوە هاتووە بۆ هەتا ئەو جەنگە کۆتایی پێبێنین. ڕۆژی سێشەممە سەرۆک جۆ بایدن ڕایگەیاند هەتا 11 سەپتەمبەر سەرجەم ئەو 2500 سەرباز ئەمریکاییە لە ئەفغانستان دەکشێنەوە. 20 ساڵ دوای ئەوەی ئەمریکا ئەفغانستانی داگیر کرد دوابەدوای هێرشە تێرۆریستەکانی گروپی قاعیدە ئەوانەی بە دوای پەناگەدا لە ئەفغانستاندا دەگەڕان. بەڕێوەبەرایەتی ترامپ پێشتر 1 مانگی 5 دیاری کرد بوو بە دوامۆڵەت بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان بەو مەرجەی گروپی تالیبان ئەوەی گروپێکی توندڕەوی ئیسلامیە و لە ئەفغانستاندا باڵادەستن پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ قاعیدەدا بپچڕێنن. سەرۆک بایدن بەبێ مەرج وادەی کشانەوەکەی دیاری کرد و دەڵێت هیچ هۆکارێک بۆ درێژەدان بەشەڕ نییە لە جەنگێکی دژواردا و چاوەڕوانی دەرئەنجامی جیاواز بکرێت. ژمارەیەک لە کۆماریەکان دەڵێن تالیبان کۆنتڕۆلی ئەفغانستان دەکاتەوە و زیان بە بەرژەوەندەکانی ئەفغانی و ئەمریکایی دەگەیەنێت. بە هاوئاهەنگی لەگەڵ ئەمریکادا ڕۆژی چوارشەممە هاوپەیمانی ناتۆ هەواڵی کشانەوەی 10,000 سەربازی خۆی لە ئەفغانستان هەتا 1 مانگی 5 ڕاگەیاند. سەرۆک بایدن گوتی ئەمریکا و هاوپەیمانانی بەردەوام دەبن لە مەشق و ڕاهێنان پێکردن و دابینکردنی کەلوپەل بۆ نزیکەی 300,000 لە هێزەکانی ئەفغانی هەروەها پشتیوانیکردنیش لە هەوڵەکانی کۆمەکی مرۆیی و بەشداریکردنیشان لە ڕووی دیپلۆماسیەوە. ئێمە پشتیوانی لە وتوێژەکانی ئاشتی لە نێوان حکوومەتی ئەفغانی و تالیبان دەکەین. ئەوەی نەتەوە یەکگرتوەکان کار ئاسانیان بۆ دەکات. ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردن لە مافەکانی ژنان و کچانی ئەفغانی. لە وەڵامدانەوەی بۆ بڕیارەکەی سەرۆک بایدن پەیوەست بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە مانگی 9دا لە بری مانگی 5 گروپی تالیبان ئاگاهیاندا ئەوەی کە مەترسیەکانی توندوتیژی و هەرەسێنانی حکوومەتی ئەفغانی بەرەو هەڵکشان دەبات. ئەنجومەنی ئاشتی ئەفغانی ئەو دەستەی دامەزرێنرا بۆ دانوستانکردن لەگەڵ تالیبان بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا لە تورکیا کۆ ببێتەوە بەڵام ئاسۆی دەستەبەرکردنی ئاشتی لەو بارەیەوە لاوازە. دوابەدوای وتەکانی سەرۆک جۆ بایدن سەردانی گۆڕستانی نیشتیمانی ئارلنگتنی کرد بۆ ڕێزلێنان لەو سەربازە ئەمریکایانی لە جەنگەکەدا گیانیان لەدەستدا.